سڵاوتان لێبێت دیارە کتێبخانەی عەلی مەکتەبە لە ژێر چاودێری بەڕێز ڕەجەب زوبێر حارس قایمەقامی قەزای سووران پێنجەمین پێشانگای تایبەتی فۆتۆگرافی بۆ فۆتۆگرافەری بە ئەزموون عومەر خدر کاکل دەکاتەوە لە هۆڵی ڕۆشنبیری سووران. ئەو پێشانگەیە لە ژێر دروشمی سروش لە نێو چاوی کامێڕاکەم کە خاوەنیان پێشانگایە عومەر خدر کاکی لە بەژمارەیەکی زۆر تابلۆ بەشداری تیادا کردووە کە وێنەکان وێنەی فۆتۆگرافین با ئامادەبوونی ژمارەیەکی زۆر لە کەسایەتیەکانی دەڤەری سووران و دەوروبەری. بەڵێ ئێستا میوانان پەیتا پەیتا ڕوەکەنە لای تابلۆکان بۆ ئەوەی بەڕێزیان خاونیە و پێشانگایە بەس لە هۆکاریکردنەوە و گرنگیکردنەوەی ئەم پێشانگایە و کە بۆ ئامادەبووانی باس ئەکات. بەڵێ دیارە وێنەکان گزارش لە سروشتی کوردستانەکەن بەشێکی زۆریان تایبەتن بە سروشتی کوردستان شاخەکان و لوتکە شاخەکان و گژوگیا و داروبار هەروە ئەو گوڵ و گیانەی بەهاریانەی کە لە شاخەکان لە کوێستانەکان ئەڕوێن. دواتر هەوڵەدەین قسەی لەگەڵ بکەین لەگەڵ خاوەنی ئەم تابلۆیانە بەڕێز عومەر خدر کاکل بۆی بزانن گرنگیکردنەوەی ئەو پێشانگای لە چیدایە و هۆکاریکردنەوەی و چ شتێک وای لێ کردووە هەوڵ بدات کارێکی وا ئەنجام بدات و پلانی بۆ داهاتوو چیە بێت هەوڵەدەین قسەی لەگەڵ بکەین. بەڵێک باسم کرد ئێستا لە سەنتەری ڕۆشنبیری سوورانین بۆ ئەوەی دیمەنەکان بگوازینەوە دیمەنی ئەو پێشانگایی کە لە ژێر دروشمی سروش لە نێو چاوی کامێڕاکەم بەڵێ ئێستا قایمەقامی قەزای ناوەندی سووران خۆی لێرە ئامادەیە بەڕێز ڕەجەب زوبێر حارس قایمەقامی قەزای ناوەندی سووران. وەک دەبینن ژمارەیەکی زۆر کەسایەتی دیاری شاری سووران و دەوروبەری لێرە ئامادەن لە پێشانگاکەدا هەر لە ساتیکردنەوەی پێشانگاکە. عومەر خدر کاکلیش وەک دەبینن باس لە تابلۆکانی دەکات بۆ میوانان و بۆ ئامادەبوانی ئەم پێشانگایە. دیارە ئەمە پێنجەمین پێشانگای فۆتۆگرافیا بۆ بەڕێز عومەر خدر کاکل دەکرێتەوە. پێشانگای فۆتۆگرافی پێنجەمین پێشانگایە کە دەیکاتەوە لە بەرنامەیدایە لە داهاتووشدا پێشانگای زیاتر بکاتەوە بۆ نمایشکردنی ئەو تابلۆیانەی کە بە کامێڕاکەی خۆی وێنەی گرتوون کە وێنەکانیش زیاتر تایبەتن بە سروشتی کوردستان.
وەک دەبینن تابلۆکان خۆ دەبینەوە لە سروشتی کوردستان لە شاخەکان تاشەبەردی جوان گژ و گیای بەهارە گوڵەکان ئەو گوڵانەی کە لە شاخ و لە کوێستانەکان دەڕوێن و لەو دار و درەخت و قاوچکانەی کە دەیبینن تابلۆکان بە شێوەیەکی زۆر جوان وێنەیان گیراوە دیارە ئەم فۆتۆگرافەرێکی بەزمونە عومەر خەدر کاکل کە ئەمە پێنجەمین پێشانگای تایبەتی فۆتۆگرافیە بۆی دەکرێتەوە. هەوڵەدەین لەگەڵ بەڕێزیان قسە بکەین بەڵام وا دیارە خەریکی باسکردنی تابلۆکان و گرنگی و چۆنیەتی گرتنی وێنەکانە بۆ میوانان و بۆ ئامادەبووان. بەشێکی زۆری وێنەکانی شوا دیارە لە ژێروێنەکان باسی لەو میوانە لەو درەخت و لەو بەروبوومانە کردووە ناوەکانی ئاماژە پێدراوە بۆ ئەوەی ئەوانەی زانیاریان لەسەنیە بۆ نمونە داری سماقە مازیە گڕوانە کوارگی ژاهراوی و گوڵە چاقێلەوان هەموو ناوەکانیان لە ژێر تابلۆکان نووسیوە بۆی ئاماژەی پێ بدەن و هاوڵەتیان بتوان بە شێوەیەکی باشتر زانیاری لەسەر وەربگرن و بۆ ئەوانەی کە شارەزایی یان ڕەنگە کەسانێک کە بن کە شارەزایین لەسەر ئەم درەخت و ئەم بەروبوومانە نیە زانیاری زیاتر لەسەر تابلۆکان ئاماژەی پێدراوە.
بەڵێ هەوڵەدەین گفتوگۆ بکەین لەگەڵ بەڕێز عومەر خدر کاکێل خاوەنی وێنەکان گەر زانیاری زیاتر لەسەر ئەوانە بداتەمە. کاک عومەر سڵاوت لێبێ و ئەگەر باس لە گرنگی ئەم پێشانگای بکەوت. بەڕاستی گرنگی ئەو پیشانگای لەوەدایە کە بەشی زۆری یان هەر هەموو نەک بەشی زۆری هەر هەموو تابلۆیەکانم بە سروشتی ئەو ناوچەیە سروشتی ئەو ناوچەیە کە لەبەرەوەی سروشتێکی زۆر ناوازە و جوانە ینی دەینی نەک پیشانگایە دەینی لەوانەیە دەیان پیشانگای لەو شێوەی هەموو هونەرمەندەکان هونەرمەندە فۆتۆگرافەکان بایەخی پێدەن و پیشانگای لەو جۆرە بکەنەوە. هەر شاخێک لەو شاخانەی کە من وێنەم گرتنا بە تایبەتی سیای هەڵگورد یان گەلی زۆرەکبان لە ناوچەی بارزان هی ئەوەنە نەک هەر ئێمە هەموو وڵاتانی دەور و بەریشمان ببینن کە ئەو سروشتە جوانە هی ئەوەیە خەڵک بێ سەردانی بکە و خەڵک بێ کاتێکی خۆشی لێدا بەسەر بەربێ. ئەو ژمارە و تابلوانەی بە کامێراکەی خۆت وێنەتگرتوون چەندە لەو پیشانگایە نزیکەی چل تابلۆم نمایش کردیا بەڵام بێگومان لە هەر ئەو شوێنانەی کە چویمێ نەکچل لەوانەیە دوو چلی لەوانەیە دەچلی وێنەم گرتیا وێنەی زۆر نازدار بەڵام لێرە هەر مەجای ئەوەیە بوو چل تابلۆ نمایش بکە. ئەمە لە ڕووی داهاتیشەوە هیچ سوودێکی بۆ ئێوە یاخودتانە حەزێکە و دەتانەوێ؟ بێگومان ئەوە وەکو حەزێک ئەمن ئەو پیشانگام کردەوە بەڵام یەکەم پیشانگای سروشتیم کە لە هەولێر کردەوە خەڵکێکی زۆر کە پێی جوان بوو تابلۆیەکانی کڕی ئەمنیش نرخەکەم وادانایە کە هەم خەڵک پێی بکرێ هەم ئەمن نەمویستە مەسەلەن بەهۆی تابلۆیەکانمەوە قازانج بکەم بەڵام ویستیتم ئەو مەسرفەی کە کردیتم ئەو مەسرفە ئەگەر هەرچنەبی کەمەشی بگەڕێتەوە هەر باشە. سپاس سەرکەوتوبی زۆر سپاس بەخێر سەرچاو. بەڵێ ئەوەی بینیتان تەواوی دیمەنەکانی ئەو پێشانگا فۆتۆگرافی بوون کە لە ژێر ناونیشانی سروش لە نێوچاوی کامێراکەم بۆ فۆتۆگرافەری بەزموور عومەر خدر کاکل کرایەوە. تەواوی دیمەنەکانمان گواستەوە تابلۆکانیشی هەمووی تایبەت بوون بە سروشتی کوردستان و چیا و لووتکەی شاخەکان و گیژوگیا و بەربوومی بەهارە.